ئەو شەڕەی ئێخەی گرتووین ئایا هێزەکان کۆ دەکاتەوە یان ئەوەندەی تر ناکۆکیەکانیان خەستر و تونتر دەکاتەوە؟ ئایا هێزەکانی پارتی لە شەنگال و زومار و هێزەکانی یەکێتی لە جەلەولا پاشەکشیان کرد و شارەکەیان تەسلیمی داعش کرد یان ئەمە تەنها پرۆپاگەندەیە یان وەک خۆیان دەڵێن ئەمە تەنها تاکتیکێک بوو؟ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان تەنها تەرکیزی لەسەر ناوچەکانی پارتیە شەنگال و زومار لە بەرامبەردا پارتیش تەرکیزی لەسەر ناوچەکانی یەکێتیە بە تایبەت جەلەولا. ئایا هێزی پێشمەرگەی کوردستان باجی ئەم سیاسەتە هەڵەیە نادەن؟ پێشمەرگەیەکی داما و ئاوارەیەکی بێماڵ و خاک، هەرێمێکی بێ پشتیوان، سیاسەتێکی بێ پلان، ئایندەی هەرێم بەرەو شۆ دەبن. تەبا و ناتەبا شەوی چوارشەممە کاتژمێر 8:05